لە ڕۆژانی ڕابردووە لە ڤیددیۆکانی ڕابردوو پێداچنەوەمان بە مۆبایلێکی تێکنۆ کرد کە هەم لە ڕۆی دیزاین و هەم لە ڕووی نرخەوە ئێمە سەرسام کرد کەویش تێکنۆ کامۆن 20 پرۆی 4G بوو. بۆ ئەمڕۆژ مۆبایلێکی تری کۆمپانیای تێکنۆمان هەیە کە لە زنجیرەی پۆڤایە و ئەویش پۆڤا 5 کە ئەوەی ئەو مۆبایلە لە نەوەکانی پشخۆی زیاد دەکاتەوە. ئەمەیان ئیدیشنێکی تایبەتە بە یاری فری فایر و یاریێکیش لە نێو ئەم بۆکسەدا هەیە کە دواتر ئاماژەی پێ دەکەین و ئەم مۆبایلە ئەوەی لەنەوەی پێش خۆی جیای دەکاتەوە ئەوەیە کە بە پاترێکی باشتر و هەروەها بە هێزی بارگاوی کەرەوەیەکی باشتر و هەروەها بە کۆمەڵێک تایبەتمەندی تر و بە نرخێکی جیاوازتر هاتۆتە نێو بازاڕەکان و کێبڕچێ لەگەڵ ئەو مۆبایلانە دەکات کە لە نرخیان لە $450 ئەمریکیە. وەرم با پێداچنەوەیەک بە مۆبایلە ناوازەیە بکەین و دەگەڕێنەوە وڵاتە. سڵاوی خوای گەورەتان دەبێت. من مەنسوور باسم لە تێک پلەسەوە. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە پشتیوان بە خودای گەورە دواتر پشتیوان بەوە خۆشەویست لە ڤیددیۆیەکی نوێ لەگەڵتانین بۆی پێداچنەوە بە مۆبایلێکی نوێ و ناوازە بکەین کە ئەویش مۆبایلێکی تازەی کۆمپانیای تێکنۆیە کە ئەویش تێکنۆ پۆڤا 5 کە ئەم مۆبایلێکی زۆر جوانە لە ڕووی دیزاینەوە کە دیزاینێکی زەپی هەیە و هەمان دیزاینی دەتوانین بڵین دیزاینەکەی نزیکە لە تێکنۆ کامۆن 20 پرۆی 4G کە پێشتر پێداچنەوەمان پێکردووە لە ڤیددیۆکانی تر. ئەم مۆبایلێکی جوانەوە بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیای فری فایر یاخود یاری فری فایر دروست کراوە کە لە نێو بۆکسەکەشدا دیارێکی تایبەتی تێدا کە دواتر ئاماژەی پێ دەکەین لە بەشی چارەسەرکەری مۆبایلەکەمان لە بەشی پشتەوەدا دیزاینێکی تاڕادەیەک زەقی هەیە و نەخشە سازێکی زۆر جوانی بۆ کراوە و ئەوەی لە بەردەستی ئێمەیە ڕەنگە گۆڵدەکەیەتی کە دەتوانین بڵین زۆر جوانە و دوو کامێرامان هەیە کە لەسەر سەکۆی واگیراوە و جێگیر کراوە و لە بەشی پشتەوەشدا لە تەنیش کامێراکانی بوونی فلاشەکە و مۆبایلەکە تاڕادەیەک تەختە و دەتوانین بڵێن کێشەکەشی تۆزە قورسە کە 219 گرامە. ئەگە بێنە سەر باسکردنی لای ڕاستی مۆبایلەکەمان لای ڕاستی مۆبایلەکەمان پەنجەمۆری مۆبایلەکەمان هەیە کە لەسەر دوگمەی پاوەڕ جێگیر کراوە و هەروەها دەنگ زیادکردن و کەمکردن و لە بەشی سەرۆژدا تەنها بڵندگویەکی ستریۆمان هەیە و لە بەشی لای چەپی مۆبایلەکەمان دەرچەی سیمکارتمان هەیە و لە بەشی ژێرەوەشدا دەرچەی هێدفۆن جاکمان هەیە کە بە یوێکس بەناوبانگە و هەروەها مایکێک و دەرچەی بارگاویکردنەوەی شێوە تایپسیمان هەیە و هەروەها بڵندگویەکی ستریۆمان هەیە و لە بەشی پێشەوەشدا ڕوونمایەکەمان شێوە تەختە و ڕەشێنەی چاڵی ڕوونما لە بەشی سەرەوە کە کامێرە سێلفێکەیەتی لە نێو ڕوونماکە جێگیر کراوە. و پێشەوەی بچینە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکانی مۆبایلەکەت کە سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و هەروەها لایک و شەری ڤیددیۆکانمان بکەن بۆی زۆرترین کەس سوودی لێ ببینێت و بیریشتان نەچێت زەنگوڵەکە چاڵا بکەن بۆی لە کاتی دانانی ڤیددیۆ نوێ ئاگەرنامەی چەناڵەکەمان بێەوەی خۆشەویست بێت و یەکەم تایبەتمەندیش ئەگەر بینە سەری ڕوونمای مۆبایلەکەمانە لە بەشی پێشەوەماندا مۆبایلەکەمان خاوەندارەتی لە ڕوونمایەکی فلات دەکات کە قەبارەکە 6.78 ئینچە لە زۆری IPS LCD و بۆ ڕوونی فول HD+ و تێکڕای نوێبوونەوەی ڕوونماکەشمان 120 هێرتزەوە تێکڕای وەڵامدانەوەی سەری 50 240 هێرتزەوە چڵی پیکسلەکانیشی 396 ppi و لە نێو ڕوونماکەماندا ڕەشێنەی چاڵی ڕوونما هەیە لە بەش سەرەوەدا کە کامێرە سەلفەکەیەتی جێگیر کراوە و هەروەها تێکڕای ڕۆژنایی ڕوونماکەمان لە بەر ڕۆژ کە دەگاتە 600 نیتس کە لەوانەیە لە هەندێک تایبەتمەندی گلەیتان لە ڕوونماکە هەبێت دواتر لە بەشی نرخ ئاماژە بە تایبەتمەندی ڕوونماکە دەکەن کە ئایا کۆمپانیەکە بۆچی ڕوونمایەکی وای بەکارهێناوە لەسەر ئەم مۆبایلە. لە دوای ڕوونما پێویستە بینە سەر باسکردنی چارەسەرکەری مۆبایلەکە بەکاربەری چارەسەرکەری کۆمپانیای میدیاتێکە کە چارەسەرکەرێکی نوێیە کە ئەویش هیلیۆ جینۆتونۆی نوێیە کە 2 کۆڕە و هەروەها 6 نانۆمەترە و یەکەی ڕێخەری گرافیکەکەشی مالی G52
کام چارەسەرکێشە نوێیە لە ئاستی خۆیدا توانایەکی بێوێنەی هەیە لە کاتی بەکارهێنان و ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات و لەلایەن زۆرێک لە کۆمپانیەکانەوە بەکارهێنراوە و لەوانەیە ئێستا بپرسە ڕامی مۆبایلەکەمان چەندە؟ ڕامی مۆبایلەکەمان 8 گیگابایتە و لە ڕێگەی سۆفتوێرە ناوازەکەی کۆمپانیای تێکنۆ کە iOS دەتوانێت ڕامەکەی بەرزکەیتەوە بۆ 16 گیگابایت ڕام کە 8 گیگابایت ڕامی تر دەتوانێت زیاد بکەیت و بیرگەکەشی 256 گیگابایتە لە جۆری UFS 2.2 بە ئەمە ئێستا تاقیکردنەوەیەک بە یاری فری فایر بکەین کە لە یاری فری فایریش ئاستێکی بێوێنە پێشکەش دەکات و مۆبایلەکەش تایبەتە بە یاری فری فایر. لەبەرەوەی مۆبایلەکەمان ئیدیشنێش تایبەتە بە یاری فری فایر. ئێمە یاری فری فایرمان لەسەر تاقی کردەوە، هەروە یاری ئەسفالتشمان لەسەر تاقی کردەوە. ئاستێکی دەتوانین بڵێن زۆر باش پێشکەش دەکات لە چاو ئەو نرخی هەیەی لەبەرەوەی مۆبایلەکەمان 450 دلاری ئەمریکیە و ئەو ئاستە بۆ مۆبایلەوە لەو نرخەدا بەڕاستی بێوێنێ و ئافرین بۆ کۆمپانیای تێکنۆ بتوانانی مۆبایلێکی وا دروست بکەیت بۆ ئەو نرخە بۆی زۆرترین کەس بتوانێت سوودی لێ ببینێت بۆ کەسانی کە باریدارایان باش نییە خۆت بەڕەپارەیەکی کەمیان هەیە و دەیانەوێت مۆبایلێک بکڕن کە بۆ یاری ئاستێکی باش پێشکەش بکات. و لە بیرتان نەچێت ئەم مۆبایلە لە نێو پاکەتەکەیدا کە تایبەتە بە یاری فری فایر کارتێکی تێدا کە کارتەکە دەیسڕیەوە خۆت و شەنسی خۆت کۆمەڵێک پۆمیتی یاری فری فایر دەداتەوە دەتوانانی لە نێو یاریەکە بەکاری بێنیت و بتوانیت سوودی لێ وەرگریت بۆ شتکڕین. ئێستا ئەگەر بینە سەر باسکردنی کامێرای مۆبایلەکەمان لە بەش پشتەوەدا مۆبایلەکە خاوەندارەتی لە دوودانە کامێرا دەکات کە سەرچکەی 50 مێگاپیکسلەوە بە هاوکاری زیرێکی دەستکرد ئاستێکی ئۆکەی پێشکەش دەکات. ناتوانانی بڵێن ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات لەبەرەوەی لە مۆبایلەدا زیاتر گرنگی بە دیزاین و هەروە چارەسەرکرد و قەبارەی پاتری و هێزی بارگاویکەرەوە درراوە. جگە لەمانش گرنگێکی زۆر بە نرخ درراوە بۆی نرخێکی کەمی هەبێت و بتوانرێت زۆرترین کەس بیکرێت و سوود لە مۆبایلە وەربگرێت. ئەگەر بینە سەر باسکردنی کامێرای دووەمان کامێرای دووەممان بەڕوونی 0.08 مێگاپیکسلە بۆ وێنەی پۆرترێت کە دەتوانین بڵێن بۆ گرتە ڤیدیۆش ئەم مۆبایلە لە ڕووی گرتە ڤیدیۆەوە ناتوانین بڵێن 1080p تۆمار دەکات بەڵکو دەتوانین بڵێن ڤیدیۆگرتە دەتوانێت بە ڕوونی 4K و 30 فریم لە چرکەیەکدا تۆمار بکات. و هەروە کامێرە سەلفێکەشی بە ڕوونی 8 مێگاپیکسلە کاویش دەتوانین بڵێن ئاستێکی ئۆکەی پێشکەش دەکات. چی دەربارە ڕووکاری مۆبایلەکە؟ ڕووکاری مۆبایلەکەمان پێکاتوە لە iOS تایبەت بە کۆمپانیای تێکنۆ و بنچینە کراوە لەسەر ئەندرۆیدی 13 و ئەم ڕووکارە کۆمەڵێک تایبەتمەندی و ئاستێکی بێوێنە پێشکەش دەکات و بەمەش جێ خۆی کردوتەوە لە نێو بەکارهێنەران و ڕووکارەکەمان لە بیرتان نەچێت تایبەتمەندێکی گرنگی تێدا کە تایبەتە بە ئەپی واتساپ و دەتوانی لە ڕێگەی تایبەتمەندێکە لە نێویدا جێگیر کراوە تەواوی پەیوەندیەکان لە ئەپی واتساپ تۆمار بکەیت کە ئەمر گرنگێکی تایبەتی هەیە بۆ زۆرێک لە بەکارهێنەران و دەتوانن سوودی لێ وەربگرن. ئێستا ئەگەر بینە سەر باسکردنی پاتری مۆبایلەکەمان پاتری مۆبایلەکەمان پێک هاتووە لە پاترێکی قەبارە گەورە کە 6000 ملی ئەمپێرە. بەڵێ 6000 ملی ئەمپێر بۆ مۆبایلێک کە نرخەکەی لە 450 دلاری ئەمریکیە و توانای بەرگاوی بوونەوەکەشت 45 واتەوە خۆشبەختانە بەرگاویکەرەوە 45 وات لە نێو کارتۆنی مۆبایلەکە بەردەست خراوە بۆ بەکارهێنەران. پێشەوەی بچینە باسکردنی نرخی مۆبایلەکە لەوانەیە ئێستا بپرسن یەکێک لە خاڵە لاوازەکانی مۆبایلە ڕۆڵماکەیەتی نرخی ڕوونماکەی نییە لەبەر ئەوەی مۆبایلەکەمان نرخێکی زۆر کەمی هەیە و لە بەرامبەریدا کۆمەڵێک تایبەتمەندی تری هەیە کە وای کردووە بۆ ئەوانەی کە گرنگێکی زۆر بە ڕوونمایان نادەن یاخود دەیانەوێت مۆبایلێک ئاستێکی باش پێشکەش بکات و هەم بۆ یاری و هەم بۆ بارگاویکەرەوە بەکاری بهێنن ئەوە دەتوانن ئەم مۆبایلە بکڕن بۆ ئەوانە زۆر باشەوە بۆ ئەوانەی کە گرنگی بە ڕوونما دەدەن و دەیانەوێت ڕوونمای باشتر لەسەر مۆبایلەکان هەبێەوە بتوانن بەکاری بهێنن و بیکڕن. ئەوە هەڵبژاردننی تر هەیە لە کۆمپانیەکانی تر دەتوانن ئەوان بکڕن و بەکارهێنەرانیش ئازادن بخۆیان چ مۆبایلێک دەکڕن و چ مۆبایلێک بەکاردەهێنن. ئەگەر ئێستاش بینە سەر باسی نرخی مۆبایلەکە نرخی مۆبایلەکەمان بۆ ڕامی 8 گیگابایت و 8 گیگابایت ڕامی زیاترا بۆ پێش دەبێتە 16 گیگابایت ڕام و بێگەی 256 گیگابایت بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان تەنها 149 دلاری ئەمریکیە بە گرنتی 13 مانگی ڕاستەقینی کۆمپانیای تێکنۆ. بەڕاستی ئافرین بۆ کۆمپانیای تێکنۆ بە کۆمەڵێک تایبەتمەندی ناوازە و بەم نرخەکەمە بتوانانی مۆبایلێکی ئەوە بخەیتە بازاڕەکان و بۆ کەسانی کە باریداراییان باش نییە و باریداراییان گونجاو نییە دەتوانن ئەم مۆبایلە بکڕن و ئەمەش هەڵبژاردنێکی باشە بۆ ئەو کەسانە. و پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆکە بینین دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە زۆر سپاس بۆ کۆمپانیای تێکنۆ عێراق و بەردەوام پاڵپشتی ئێمەیەوە بەرهەمەکانیان بۆ ئێمە دەنێرن بۆ ئێمەش بە باشترین شێوە پێداچنەوەی بۆ بکەین و جێگەی ئەوان و جێگەی بینەرەکان و فانەکانمان بێت.
و دووبارە سوپاسیان دەکەین و هیوادارین بەردەوام بن لە نردنی بەرهەم بۆ ئێمەش پێداچنەوەی بۆ بکەین و پێشەوەی کۆتاییش بۆ ڤیدیۆ کە بێنم دووبارە سەبسکرایب چەناڵەکەمان بکە و هەروە لایکی ئەم ڤیدیۆ و ڤیدیۆکانی ترمان بکەوە شەیریان کە بۆ زۆرترین کەس سوودی لێ ببینێت و لە بیریشتان نەچێت زەنگوڵەیەکی سوور هەیە چالاکی بکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ نوێ ئاگەنامە چەناڵەکەمان بێ خۆشەویست بگات تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.